کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بووەتە کابینەی زیادبوونی هەژمۆنی دەستی حزبی بەسەر تەواوی سێکتەرەکانی حکوومەت و ژیانی ئاسایی هاوڵاتیان و زۆربوونی کۆمپانیای بەرپرسانی جووت حیزبی دەسەڵاتدار تەنانەت کێشەی بۆ سەرچاوەی داهاتی خودی حکوومەتیش دروست کردووە. ماوەی 4 ڕۆژە کێڵگەی نەوتی حەسیرە لە گەرمیان بەهۆی ململانەی کۆمپانیای حیزبی و دەستی بەرپرسان و ناشەفافی پرۆسەی تەندەرین هەناردەی نەوت تێیدا ڕاگیراوە و زیانی چەندین ملیۆن دۆلاری لە حکوومەت داوە. پێم وایە زیانێکی زۆر لە حکوومەت و لە کۆمپانیای گازپرم و لە خەڵکی دەڤەرەکەی شۆک و شۆفێر و هەموو ئەم خەڵکی کە لێرەیە کەوتووە و کۆمپانیای بلاکبول تاوانباری سەرەکی لە مۆزوعاوە داوا لە حکوومەت هەرێمی کوردستانەکەن ڕێژەکە نازانین تقریباً چەند زەرمەند بووە هەر لایەک بەڵام داواکەن لە حکوومەت هەرێمی کوردستان ناوەکە بگۆڕێ بە ناوێکی تر و ئەو 15 کۆمپانیا کە بەشدار بۆ لە کێبڕکێکە ناوەکە بگۆڕێ بە ناوێکی تر و ئیشەکە ناسایە بێتەوە بەڕێکرێ ئیشەکە مۆزوعەکە دوو کەیسە کەیسی ناڕەزاییتیایە لە دەڤەرەکە خەڵک کۆمپانیای بلاکبوڵی پێقبوڵ نییە کەیسێکی ناقانونیشە کۆمپانیای بلاکبوڵ ئەو تەندەرەی بە ناقانونی بردووەتەوە. بەپێی نووسراوێکی فەرمی ئەو کۆمپانیایەی تەندەری گواستنەوەی نەوتی حەسیرەی بۆ دەرچووە بە ئاشکرا ئەوە خراوەتە ڕوو گەندەڵی ئیداری و کارگەڕی بەڕێوەبردن لە پرۆسەی تەندەرینەکەدا کراوە و کارەکە لەو کۆمپانیایە وەرگیراوەتەوە بە سوودی کۆمپانیایەکی تری نزیک لە حیزبی دەسەڵاتدار لە سنوورەکە. شۆفێرانیش زەرمەندی یەکەمن لە وەستانی کاری گواستنەوەی نەوت و بەهۆی ئەوەی چەند ڕۆژێکە هیچ بارێکیان نەبردووە و بەشێکیان تاکە سەرچاوی بژێوی ژیانیان لەسەر ئەو کارەیە. براگەن ئێمە لەیرە نزیکەی 1050 سیارەکەوین ئەم سیاران هەرێکی ڕست 3-4 ماڵاوە سەریوە ئیتر ئەوە 5-6 ڕۆژێکی شوکارێکمان نەکردە. ئێمە تەکەم پیاوە نزیکەی 10-15 ساڵێکەوە یەکەوە ئیشەکە هیچ کێشەیەکمان نیە لە هەموو ناخۆشی خۆشیەکە هاینەتەکیەکە بەس وەکو ئێمە ئەو 5-6 ڕۆژێکی شوکارێکمان نەکردە و بەخوا نەکرد من بگرگە سایقان هەر سیارین 3-4 ماڵە بەخوا چاوەڕێ ئەم ئیشی شاکەن هیچ ئیشێتر نییە خۆت نازانی. ئێمە کۆمەڵی شۆفێرین لێرە کۆمپانیایەک بۆ ماوەی 4 ساڵە غەدرمان لێکە حەق و حوقمان ئەخوا گیرفانمانی هەڵتەکاندووە ئێمە هیچ ئیسفادەیەکمان لەم کۆمپانیا نەکردووە 4 ساڵە لە غەیری گەندەڵی و نەعەدالەتی زیاتر بە هیچ شێوەیە قبوڵمانی ئەم کۆمپانیا بمێنێ لێرە و لەگەڵی کار ناکەین بۆ ماوەی 5 ڕۆژەمە بێ ئیشین هەموو کەسێک بەدبەخت و عایلەدارە و بژێوی ژیانی هەرە سەر ئەو تەنکەرە. ئێمە داواکاری لە حکوومەت کە بۆ گۆڕینی ئەم کۆمپانیا خۆ کۆمپانیا خاتی قورئانی ڕەبز نێری با حکوومەت هەوڵ بە ئەم بشێوەیە کە بکاتەوە بۆ گۆڕینی کۆمپانیایەکی دیکە شۆفێریان بشێوی ژیانیان لە سێ تەنکەرەکانە ئەمە کە ئیمڕۆ 5 ڕۆژە وەستاوە بۆهۆی ئەم ناڕازاییە زەرەری شۆفێرانە زەرەری حکوومەتە زەرەری گشتیە. بلۆکی نەوتی حەسیرە لە گەرمیان ڕۆژانە زیاتر لە 30,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت و گەورەترین کێڵگەی نەوتیە لە پارێزگای سلێمانی کۆمپانیایە کە سەر بە حیزبی دەسەڵاتدارە ماوەی 6 ساڵە کاری گواستنەوەی نەوتەکەی بۆ کێڵگەی خوڕمەڵا لە نزیک پارێزگای هەولێر قۆڕخ کردووە و چەندین جارە تەندەر بۆ هەمان کۆمپانیا دەردەچێت لە کاتێکدا ڕاستەوخۆ تەندەرەکە دەفرۆشێتەوە بە کۆمپانیایەکی تر. وەزارەتی سامانە سروشتیەکانیش بێدەنگە لە ڕاگررتنی هەناردەی نەوت لە کاتێکدا گەورەترین سەرچاوەی داهاتی حکوومەتی هەرێمە. هاوار محەممەد کەناڵی پەیام کێڵگەی نەوتی حەسیرە لە گەرمیان.